بەناوی ئەو خودایی کە لە دڵی هەموو گردووندا نهێنیەکی شاردۆتەوە. دەگەڕنەوە دەڵێن پیاوێک باڵندەیەکی زۆر جوانی لە قەفەزەیەکی زێڕیندا کڕی. ڕۆژانە باشترین خواردن و پاکترین ئاوی بۆ دابی نەکرد. قەفەزەکەی لە جوانترین شوێنی ماڵەکەیدا هەڵواسی بوو، بەڵام باڵندەکە ڕۆژ لە دوای ڕۆژ بێدەنگتر و کستر ئەبوو چیتر نەیەخوێن. ڕۆژێک پیاوەکە بڕیاریدا ئازادی بکا و دەرگای قەفەزەکەی بۆ کردەوە، بەڵام باڵندەکە کە هێندە لە قەفەزەکەدا ڕاهات بوو فرینی لەبیر چوو بووە. ئێمەی مرۆڤی ئەم سەردەمەش لە ناو قەفەزێکی زێڕینی بەناو مۆدێرنێتەدا خۆمان قەتیس کردووە. ڕێگاکان و ئاسانکاریەکانمان لە بەردەستدایە، بەڵام بە ناوی جیاواز نامانەوێت جێی بهێڵین. لێرەدا پرسیارە جەوهەریەکە ئەوەیە: ئایا ڕۆحمان فرینی لەبیر نەچۆتەوە؟ ئایا لە ناو ئەم هەموو دەنگە دەنگ و ژاوەدا دەنگی ڕاستەقینەی خۆمان ون نەکردووە؟ یان نامانەوێ ناوچەیەک کە ناومان ناوە ئاسوودەی جێی بهێڵین؟ ئەم شۆ خۆشەویستان لە چامەدا بە میوانداری دکتۆر لێهۆن قادر مامۆستای زانکۆ دەمانەوێ پێکەوە بگەڕین بە دوای وەڵامی ئەم پرسیارەدا. دەمانەوێت بزانین چۆن ئەتوانین لەو هەموو قەفەز و کۆتە نەجاتمان ببێ کە خێزان و کۆمەڵگە و خۆمان بۆ ڕۆحی خۆمانمان دروست کردووە، و چۆن بتوانین لە دنیای معنەویەت و ئەڵبەتە قسەش لە سەر خودی معنەویەت ئەکەین کە ئایا کامەیە معنەویەت، و چۆن ئەتوانین نزیک ببینەوە و هێندە جیهانی مۆدێرنێتە فریمان نەدا. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویست. ئەم کاتەوە هەموو کاتێکتان پڕ بێت لە خێر و خۆشی. زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە لە ئەڵقەیەکی تری بەرنامەی چامە بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە. ئومێد دەخوازم بابەتی ئەم شەومان و گفتوگۆی ئەم جارەی چامە جێی سوود و زانیاری و ئاسوودەی و ئارامی هەموو لایەکتان بێ. بە ناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویستە و زۆر بەگەرمی بە خێراتنی میوانەکەم دکتۆر لەهۆنەکەم یاخوا بە خێربەی سەرسەر و سەرچاو. سپاس بۆ بەڕێزت، بۆ سەرجەم بینەرانتان، بۆ سەرجەمە و ئازیزانەی کە ئەرکای کێشاوە بۆم کارەوە ماندوو بوون. دکتۆر با بچینە ناو بابەتی معنەویەت و مۆدێرنەوە کە هەڵبەتە من معنەویەتم بە تایبەت لە بەرامبەر مۆدێرنا دانەناوە. معنەوێت لە بەرامبەر کۆمەڵێک شتی مادی و شتی دیکەشمان هەیە کە ئەتوانین دای بنین. بەس بە سەرەتا بچینە ناو ئەو ڕوئیایی جەنابەت، مەسەلەن جەنابەت ڕوئیات بۆ معنەویەت چییە؟ ئەو پرسیارەی کە جەنابەت دووڕژانوتەوە ئەم بەرنامەیە ئەبێ کاری لەسەر بکایە، بەڵێن قرارە کاری لەسەر بکە و لەو چەند دەقەیەوە من بەم توانامە تەواضعی خۆمەوە چەندە ئەتوانم ئەوەی کە جەنابەت گوزارشت لێ کرد بە چیرۆک و بە لەحنێکی شاعرانەوە و باگروندی بەڕێزیشت لە دواوە هەمووی چەمک و مستەڵەحاتی جیهانی شعری کلاسیکە ئەرکی من قورسترەکات لەو ڕۆوەکە من پێم وایە ئەو چەمکانە چ معنەویەت چ مۆدێرنە یاخود دقیق بەمانە دروست و دقیقی خۆی بەکار نهاتووە، یاخود بەمانە مەجازیەکە بەکاری. دقیق بەکار نێ ئەشکالەتێکی معریفیە، بەس بە مەجاز بەکار بێ خەتای عەقڵ شاعرانە بوونی یا بیرکردنەوە شاعرانە بوونی ئەم ناوچەیە. چونکە تۆ لە عالەمی شعرە، لە زمانی شعرە نەک لە عالەمی شعر، لە زمانی شعریە چەمکەکان بەو جۆرەی کە ئەتەوێ بەکاری هێنی بۆ ما يجوز للشاعر لا يجوز لغيره. الله يقول لك هات لكاتك اللوجيكا قول نايت موضوعك باللوجيك هلا سينجندري بزماني شعر هالناس سينجندري جناب دزاني دو جهاني جان شعر باستيتيكا وبروان بيجي ابيوري انرخينري بلام دروي شعر باللوجيك هلا سينجندري چەمکی معنەویەت ئەمە حەقمان نییە شاعرەکانمان نەحوی نالی فلان فیسار بە چ مانایە بەکاری هێناوە وەمە بەسی لە چی بووە و حەقی ئەو دیدە باوەشمان نییە کە هەیە بۆی، ینی دیدێکی باوی هەڵە هەیە
وەک ئەوەی کە معنەویەت بریتیە لە غەیبانیەت کەسێک کە معنەویە واتە باوەڕی بە جیهانی ئەو دیوی مادە هەیە لە مقابلی معنەویەتە ئینسانی مادی هەیە واتە ئینسانێکە کە تەنیا باوەڕی بە بەرجەستەبوو هەیە باوەڕی بە غەیرە بەرجەستەبوو نییە لە ڕاستیاوان نییە. ئەمەش چی وای کردووە سەردەمێکی زۆر لە 100 ساڵی ڕابردووە ڕەوتی مارکسیزم بە جۆرێک کە هەموو غەیبیاتێک ڕەت دەکاتەوە دێتە گۆڕێ و لە مقابلە ئەوانەی کە باوەڕیان بە جۆرێ لە جۆرەکان باوەڕ هەیە هەر ئاینێک بە هەر مەزەبێکە بێ مقاومەکە لە بەرامبەر ئەم فەلسفە کە ناوێنراوە فەلسفەی مادیگەری باوەڕی بە شتانێک نییە کە بەرجەستە نەبێ بسراکت نەبێ ئەم دوانە بە هەڵە کەوتونەتە بەرامبەرەوە یەکتری معنەویەت و مادیەت باشە ئەگینا معنەویەت خۆی واتە گەڕان بە دوای مانە قوڵەکانە واتە نەنیشتنەوە بە ڕووکەشی بابەتێکەوە گەڕان بە دیوە کەیتریا کە قسە لەسەر معنای شتەکەکە مەغزای بابەتەکەکە هەر بابەتێکەیە بە مانای یەکەمیان کە معنەویەت بریتی بێ کەوتم ئەوە باوە و هەڵەیە کە معنەویەت بریتی بێ بەرامبەر مادیەت بوەستێ ئەوە ئاینەکان و ڕەوتە ڕۆحانیەکان هەمویان معنەوین لە کاتێکەوانیە بەڵێ لەناو ئاینە ئێمە جۆرێک لە معنەویەت ئەبینین بەڵام معنەویەت شوناسی تاپۆی ئاین نییە هەر کەسێک هەر کاتە معنەویەت چیە هەر کەسێک هەڵگری پرسیارە وجودیەکانە دەربارەی بوون ئەوە کەسێکی معنەویە فەیلسوفەکان هەمویان هەڵگری پرسیاری وجودین یا هەڵگری نین بێگومان کەم نین ئەو فەیلسوفانەی کە هەر ئەساسەن ملحیدن بێدینن ئیمانیان نییە ئیمانیان بە غەیبیات نییە باشە بەڵام معنەوین بەو مانایی کە سەدحی شتەکان نەخوێنەوە بە سەدحی شتەکان وەرناگرن ئەسڵ سەدحی شتەکان خوێندنەوەی ناوێ ئەیبینیت تەواو باشە طبعا لەناو ئاینیشە ئێمە فۆرمێک لە ئاینداریمان هەیە سەدحیە ڕووکەشە ڕووبینە باشە فۆرمێکی ترمان هەیە معنەویە کاتێک کە ئێمە لەناو بۆ ناو ئاینی ئیسلامە لەناو ئاینی مەسیحیە لەناو ئاینی جووە کاتێک ئێمە کەسانێک ئەبینن کە بیرکەرەوەی ناوە و ئاینن مفەکری ناوە و ئاینن بیرکردنەوەیان لە چەمکەکان خوا چییە عەدالەت چییە هەموو ئەم چەمکانە کە جارێکی تر بە جۆرە لە جۆرەکان دێنە دەرەوە ناوەسێتەوە بەمانە ڕووکەشەکەیەوە لەمانە قوڵەکەی تێڕامێنێ ئەمە معنەوی بوونە ئێمە هەمومان حکایەتی بۆ نمونە شەیتان و حکایەتی بەهشت و جەهەنەم و ئادەم و هەموو ئەمانەمان وەرگرتووە هەمومان لە لاوەعیمانە چەسپیوە کە تێڕوانینێکمان هەیە بۆ گونا هەمومان نەهاو بەشین و تێڕوانە بەڵام حافظ پێمانەڵێ ئێمە بۆ ئەم تێڕوانینە سلبیەمان هەیە بۆ گونا ئێمە هەمومان لەدایک بووی دوو گوناهین گوناهێکیان کە شەیتان کردی بێگوێی خوای کرد گوناهێکی تریان کە ئادەم کردی ئەگەر ئەم دوو گوناهە نەبوو نایەس ئێمە وجودمان نەبوو وجودی ئێمە پەیوەستە بەم دوو گوناهەوە لە ڕاستی حافظ ڕیکلام بۆ گوناه ناکات خەریکی ڕیکلامکردن نییە بۆ گوناه دێت نەقدی و تێزەکە بە جۆرێک لە جۆرەکان دێت نەقدی ئەو دیدە ڕووکەشە سادە باوە ئەکا کە هەیە بۆ ئەم چەمکانە و دێت دیوێکی تری ئەمە تێڕوانینێکی معنەویانەیە بۆیە هەر لێرەوە هاتووە ئەوترێ ئەم شتە مانادارە یا بێمانایە دکتۆر من تا ئەو جێگەی و کۆڵی ئاگادار بە مەسەلەن بۆ نمونە من دوو نمونە وەربگرم لای ئەوانی کە معنەوی گەران بە شێوەیەکی گشتی با هەروە کۆڵە ناوی ئەوەشی لێ نەنین بڵین بۆ نمونە ئەمە تایبەت بە دینێک و بیرکردنەوەیەکی ئایدۆلۆژیان مەسەلەن دینی و ئەوە یعنی ئەگەر بۆ نمونە من مەسەلەن دکتۆر عەلی عیزەت ڤیگۆڤیچ وەربگرم لە کتێبی ئەلئیسلام بەینە الشەرقی وەلغەرب شتێکی جوانە تێزێکی جوانە خاتڕ مەسەلەن ئەڵێ هیچ دژیەکێک لە نێوانی معنەویەت و ژیانی مادەیان نییە چکاڵێت تۆ بە مادە دەستێژەگری کە ئاوە بە ئەڵڵاهو ئەکبەر شتە ناو جیهانی ڕۆحەوە
حتى مثلا مولانا لجيجيكا لا فيه ما فيه لا دفتري مسنوية بس يحس دنياك أو بينش هستوريك هم إنسانك هيتي الله يحس الدنيا نردباني إن جهان حس الديني أو حس الديني ما بس معنويته نردباني آسمان الله أم دو حسا أم دو هستورا هر كامي كان أقربون منا حسا دنيايكا خلالكي تيكوي أتو بتي بولاي طبيب بلام حسا آسمانيكا كيرشيشي تيكوي بتي بولاي حبيب قساك لمايا تو بيدوايا مثلا للنيوان جهاني معنويتو مودرنيا يعني جهاني ماديا دش بيكشيكا لكاتيكا اواني كخودي معنوي قرابون اما ينرد نكردوتو يعني خودي امامي علي زور بروني افرمي ليس الرجل رجل الدنيا ولا الرجل رجل الاخره بل الرجل رجلاهما پرسیارەکە ئەوەیە بۆی گفتوگۆکەی من و جەنابەت بەرهەمدار بێ ئایا ئێمە گفتوگۆ ئەکەین یاخود خەریکین وتە شاعرانەکانی علی عیزت بیگۆڤیچ و مەولانا و غێری ئەو ناوانەی کە هێنان ئەمانە ئەهێنینەوە کاک بیلال ئەمانە چێژیان لێ وەرەگرین بەس وەختێک ئەزان ئەمانە چێژیان لێ وەرەگرین بەڵام وەختێک ئەیدەی لە لۆژیک مثلا قسەی علی عیزت بیگۆڤیچ خۆ شیعر نییە ئەستێڕوانێکی شاعرانەیە کاتێک کە ئەیدەی لەبەرەوەی لە گفتوگۆیەکی لۆژیکیانە مقدمەیەکی لۆژیکیمان هەیە حقیقەتێکمان هەیە بە دوایە حقیقەتێکی ترێنی بۆی حقیقەتێکی تر بسەلمێنی ئێمە ئێستا لە بەردەم دوو پرۆساین لە هەموو بوارێکی ژیان یاماناداری ئەەکەین یاماناداری ئەەکەین یاخود ئەو بەڕێزانەمان کە لە بازارە کارەکەن بە هەڵە تێنەکەن یا بە بازاڕیەکەین یا بە بازاڕیەکەین تەمەن ئەمە لەکوێ ئەم کارەکە ئەم معنادار بوونە ئەنتۆلۆجیا لە فەلسەفە ئەم کارەکە ئەم مەوزوعی کە جەناب ئەم مەوزوعی کە ئەم بەرنامە و ڕوژانوێتی مەوزوعێکی زۆر جەوهەریە ئەمڕۆ ئێمە لەم کۆمەڵگایی ئێمە خەریکی پرۆسەی بێماناکردنین خەریکی پرۆسەی بێماناکردنی پەرلەمانین خەریکی پرۆسەی بێماناکردنی پەروەردەین خەریکی پرۆسەی بێماناکردنی سیاسەتین خەریکی پرۆسەی بێمانە ئەم بێماناکردنە لەکوێوە دێ لە ئینسانی سەطحی و سادەوە دێ چونکە ئینسانێکی معنەوی نییە کە ئینسانێکی معنەوی نییە واتە چی نییە واتە هەڵگری پرسیارە جەوهەریە ئەنتۆلۆجیەکان نییە واتە ئێمە لە مقابلی معنەوی بوونا سەطحی بوونمان هەیە سادەبوونمان هەیە بەڵام ئەوەی کە کەوتووەتەوە غەیبانیەت لە مقابلی مادیەتە ئەوە جۆرێک لە ڕۆحی عارفانەیە جۆرێک لە ڕۆحی عارفانەیە کە جەنابەت سەرۆکاتێک زۆرت هەیە لەگەڵ ئەو شارانە و بەردەوام خۆراکی ڕۆحی جەنابتە ئەیڵەیتەوە هەموو ئەمانە چێژێکمانەدات هەیە بەڵام لە ڕاستیان لە مقابلی معنەویەتان نیە وەکوتم معنەویەت ئینسانێک کە هەڵگری پرسیارە جەوهەریەکانی بوون و وجودە آخر ئوستاد عەدالەت چییە زۆر باش هەر ئێستا بۆ نمونە ئینسان کێیە مەسەڵەن با هەر یەک چوارینەی زۆر بەسیتی بابە تاهیری هەمەدانی وەربگرم بابە تاهیر ئەڵێ مؤنمورم کە ئەس پایم بمالن نەزەمبورم کە ئەس دەستم بنالن کجا ئەس شکری ئین نەعمەت گوزارم کە زوری مردم ئازاری نەدارم يعني ئەمە خۆی بۆ خۆی دنیاکە لە معنەویەت دنیاکە لەوەی کە تۆ ئینسان چییە ئینسان ئەڵە کاکە من ئەو مێرو لێم وەڵاممان ناداوە شارە وەڵاممان ئەدا ئیجازە بەڵێ ئێمە ئەوەی کە جەنابەت باسی مەولانات کرد عزیزی من جەناب تزانین من ماستەرەکەم لەسەر مەولانە وەزانی چەندە خوێنەری مەولانە مەولانا ئەو لەحزەی کە پرسیارەکانە وروژێنێ کەسایەتێکی معنەویە بەڵام وەڵامەکانی وەڵامێکی لۆژیکیانە نین وەڵامێکی شاعرانن چی بە چارەسەرەزانێ مەولانە عشق بە چارەسەرەزانێ لە عالەمی شیعرا من چێژی لێ وەرەگرم عشق چارەسەرە بەڵام لە عالەمی واقعا دەردەکانی من چارەسەر ناکە مەولانە شاعرە کێشەکان دەستنیشانەکە بابەتەکان ئەو ڕوژێنێ تەواوە دروستە دقیقە بەڵام چارەسەرەکە کە شاعرانەی خاتە ڕۆڵێ عشقە دەفەرمەوە لە 1200 ئەوەنەوە مەولانە چارەسەری خستۆتە پێشچاومان کە عشق چارەسەرە ئایا چارەسەرەکەی مەولانە ژیانی خەڵکی ئەفغان و ئێران و ئەم ناوچە و
منطقەکانی تری چارەسەر کردووە بە جۆرە لە جۆرەکانی ژیان و بارمان گۆڕێ معنەویەت پێم وتی دین جۆرێ لە معنەوێتی تایە کەی ئەو کاتەی کە ئاین ناکرێ بە ئایدۆلۆژیا ئاین ناکرێ بە دەرەخکردن ئاین جێگەی پرسیارە لە ناو ئاینە چی ئەم کارەکە ڕەوتی عیرفانی ئەمەکە پرسیاری جەوهەریەکە پرسیاری جەوهەری ئەو ڕوژێنێ بۆیە زۆر جار عارفەکان منبوز بوون زۆر جار عارفەکان لێیان دراوە زۆر جار عارفەکان شتێنراون کوژراون باشە بەڵام لە ڕاستیە ئێمە ناکرێ معنەویەت اختصاصکەین بە جیهانی ئاین بەڵکو معنەویەت بریتە هەر کەسێک لە بە هەر ئایدیا و دیدێکەوە بە هەر ئایدیا و دیدێکەوە جۆرێک لە پرسیاری لەسەر جەوهەری شتەکان هەبووە معنەوی ئەی کەواتە بەسەرەن بۆ نمونە مۆدرنێتە لە ئێستاە چی لە مرۆڤ کردووە باشەوە با بڵین معنەویەت نەیتوانی ئەوە بکە بەس ئێستا بەسەرەن بۆ نمونە مۆدرنێتە چی بۆ مرۆڤی ئێستا ئیضافە کردووە جارە بەر لەوەی پرسیار بکەین مۆدرنێتە خۆی چییە ئایا مەسەلە مۆدرنێتین مۆدرنێتە خۆی چییە مۆدرنێتە زۆر بەسەری لە دقەیە لە 2 دقا بڵێم ئەوروپای ئەمڕۆ سەردەمانێکی زۆر لە پێش لە دایکبوونی مەسیح ئەزمموی معریفەی عەقڵانی کردووە لە پێش سقوراتەوە دواتر لە سەردەمی سقوراتەوە تۆخترە بێتەوە ئەبێتە فەلسفەیەکی ئەرزی و باز لەوەکە فەلسفەی پێش سقورات باز لەوەکە باز لە وەکوڵێ ئاسمانەکە بوون چۆن دروست بووە واز لەوە بێنە بوون چۆن دروست بووە لە سقوراتەوە چۆن ژیانمان باشکەین چۆن بژین بەچی ئەم وەڵامانەداتەوە بە عەقڵ هەموو کتێبانەی کە لەسەر لۆژیکە هەموو کتێبانەی کە لەسەر سیاسەتە هەموو کتێبانەی کە لەسەر عەدالەتە هەموو کتێبانەی لەسەر خۆشەویستیە لەسەر چی هەموو ئەمانە شیکاری و ڕاوەیەکی عەقڵانیە بۆ هەموو ئەم چەمکانە تاکەی تاوەکو ئەو کاتەی کە هەژمونی مەسیحیەت باڵەگرێ بەسەر کوێ بەسەر ئەوروپا ئیتر ئەوروپا دەستبەرداری مەعریفە عەقڵانیەکەی یۆنانە بێ دەست ئەداتە چی کەنیسە ئەبێتە سەرچاوە بۆی تاکەی تاوان 2 ئەوروپامان هەبووە ئەوروپای غەربی کە مەرکەزەکەی ڤاتیکان بووە و مەسیحێت تاوزاڵ بۆ بەسەریا و ئەوروپای شەرقی یا بیزەنتی شەرقی کە تورکیای ئەمڕۆ بەشێکی گەورە لە تورکیا ئەمڕۆی لەگەڵا بووە و ئەمان یۆنانی زمان بوون بەشێکی زۆر لە توراسی فەلسەفە بۆیان ماوەتەوە ئەوان بەتەواتی تەسلیمون تاکەی 1453 ئەو کاتێک کە محەممەد فاتح ئەو ناوچانە ئەگرێ بیزەنتی شەرقی ئەمانیش فێلسوفەکان بە خۆیان و کتێبە فەلسەفی عەقڵانیەکانیانەوە ئەگەڕێنەوە ئەچنەوە بۆ مەنتەقەکەی تری بۆ بەشەکەی تری ئەوروپای غەربی لەوێەوە چی دروستە بێ ڕەنیسانس دروستە بێ بۆ خەڵکی تر وردەوە دۆدای 10 سەدە تاریکی معریفەی کەنیسە خەڵک ئەگەڕێتەوە بۆ کتێبە عەقڵانیەکان ئەمە سەرەتای ڕێنیسانسە سەرەتای ڕۆشنگەریە و مۆدێرنەی دواتر مۆدێرنێنی عەقڵانی بوون ئەوەی کە مۆدێرنە بریتیە لە وشک هەڵهاتنی ڕۆح تەواوە ئەوە کۆمەڵێک مفەکری گەورە نەقدیان گرتووە بەوەی کە ئینسان کاتێک دەستبەرداری تەواوەتی قیەمە ڕۆحیەکانیە بێ و ئیدعای ئەوە کە ئەوە هەڵەیەکی تایە کە خوا ئەگەر لە چقۆی نەشتەرگەریانەیەتە بەردەست من باوەڕم پێ نییە هەشتێ بینراو نەبێ باوەڕی پێی نییە فراغێکی معنەی بۆ دروستە بێ ئەوە هەرە مناقەشەی لەوێ دروستە بێت چکە لە مەرحەلەی مۆدێرنایە بەڵام من لە مۆدێرنا نین تاوەکو بڵێن مۆدێرنا وشک هەڵی هێناوین لە قەفەسی مۆدێرنای ناوچواتچێەوەی مۆدێرنەوە ولا ێزال ئێمە لە مۆدێرنایە ئێمە دەرهاویشتە بازرگانیەکانی مۆدێرنە بەسەرمانە سەپێنراوە وەرمان نەگرتووە ئێمە سەقافەی موبایلمان نییە موبایلمان بەسەرا سەپێنراوە ئێمە سەقافەی ژیانی ئێمە سەقافەی قاوە خواردنەوەیەکمان نییە قاوەمان بەسەرا سەپێنراوە ئێمە سەقافەی ژیانێکی مۆدێرمان لە ژیانی مۆدێرن ناژین ئەسڵ ئێمە لەو قۆناغانین ژیانێکمان بەس ئەوە تەواوە لەگەڵتان هەر ئینسانێک هەڵگری پرسیارە جەوهەریەکان بوو ئینسانێکی معنەویە با ملحد بێ با وەکوتم فەیلسوفەکان لە هەموو کەس معنەوی ترن باشە لە بەرامبەرە مۆدێرنە هەموو قۆناغێکی بیرکردنەوە کاک بیلال بیرکردنەوە وەکو خواردنی حەپێک وایە تۆ حەپێکە خۆی بۆ کێشەیەکت بۆ چارەسەرکە بەڵام کێشەیەکی ترت بۆ ئەخڵقێنێکە بێ و کێشەیەش چارەسەرکەی ینی شتێک نییە بە ناوی ئایدیایەک کە هەموو کێشەکانمان چارەسەرکە
مۆدێرنا ئیجابیاتی زۆریە بۆ کە ئینسانی لە قۆناغی خوڕافە هێناوەتە دەرەوە سلبیاتی هەیە ئەبێ ئەو کاتە تۆمادەم لە قۆناغی مۆدێرنای بیر لە پڕکردنەوەی کلێن و چاڵەکانی بکەیتەوە بەڵام ئێمە ئێستا ئەمڕۆ ئێمە لە لووتکەی خوڕافاین ئێمە لە قۆناغی مۆدێرنان نین تا پێمان وا بێمە لە قەفەسی مۆدێرنە باشە من نامێ بڕۆمەوانێ بۆ بابەتی ینی چۆن ئەڵەیەها یەکان گیربوونی نێوان عەقڵ و چوزانم عەشق و کۆمەڵێک شتی لەم بابەتانە بەڵام ئایا لە ئێستاە عیرفانیەت ئەتوانێ ئەو ڕۆڵە ببینێ کە هیچ نەبێت تا ڕادەیەک بە شێوەیەک ئاشنامان کاتەوە بە ناوەوەی خۆمان و هەستی معنەوی بوون و ڕۆحانی بوونمان لەم فەزا پڕ لە تەکنەلۆژیا و دیجیتاڵەیە جارێکتر بۆ دروستکاتەوە بەنجمانەکە بەنجمانەکە بۆچی بەنجمانەکە عیرفان کۆی طبعا جوانترین ڤێرژنی ئاینیە جوانترین مۆدێلی ئاینیە عیرفان جوانترین چونکە ئینسانیترە کاتی خۆی پێکەوە قسەمان کردو لەسەر ئینسانیترە و ئەخلاقیترە ینی مۆدێلی ئاینی عیرفانی لە مۆدێلی عیرفانی و لە مۆدێلی سیاسی و لە مۆدێلی فقهی لە هەمویان ئەخلاقیترە لە هەمویان ئینسانیترە بەڵام کێشەکانی ئەمڕۆی پێ چارەسەر ناکرێت ئەسڵەن کێشە چارەسەر ناکە بەڵکو قەنەعەتت پێکە لەگەڵ کێشەکانە هەڵکەی بۆ خۆت وەکو خودی خۆت سکونایەکت پێدا مەوایەکت پێ مەوەنە جۆرێک لە ئاسوودەیت پێدا بەڵام وەگەوەی بتوانین کێشەکانی واقع چارەسەرکەی ناتوانین مەگەر قەرار وانیە گەورەترین عارفی دنیا مەولانا بێ مەگەر بە شعرەکانی مەولانا سەدان و هەزارانی وەکو مادۆنا ئاسوودە نەبوون شەو تابیانی بە شعرەکانی مەولانا ئاسوودەی خۆیانیان بەدەستێناوە باش بەڵام شعرەکانی مەولانا توانیوێتی کێشە ئینسانی ئیداری سیاسی چیەکانی ئەم ناوچە چارەسەر بکە کەواتە بێ قسە لەسەرەوە بگەین کێشە چییە نەکراوە بە پڕۆگرام خۆ نەکراوە بە منهج ئەوە لەسەر ئاستی تاکە کەس ئەم بابەتە دروست جەنابەت ئەفەرمووی تو لەکوێ کرا مەسەلەن بۆ نمونە لە کام زانکۆی ئێمە مەسەلەن مەسنەوی معنەوی مەولانا ئەخوێنرێت باش لەکوێ ئەخوێنرێت تا ئەم کاریگەریە دروستکات جەنابەت دقیق پرسیارەکەم بیرە فەرمووت ئێمە ئەتوانین لە ڕێی عیرفانەوە وەکو خوێندنەوەیەکی دەرونی وا تێگەیشت باش ئێستا دەروونناسی سەدان بەش و ئەوەی لێبووەوەکو زانست باشە دەروونناسی کاکە کێشەی من ئەمڕۆ بۆ نمونە کێشەی من بێمەعاشیە کێشەیەکی دەرونی بۆ دروست کردم وەرە تابانی شعری مەولانام بەسەر بخوێنەوە سکونایی مەدا بەس کێشەکەم چارەسەر ناکە هەروایە دوکتۆر من هەر نوکتەیەکی خۆش هەبوو هەر بۆ خۆشی بابی گەڕمۆت خوا وتی کوڕێک زۆر بێتاقەت بوو چوە لای شێخێک وەکوڵە شێخەکەش نەسیحەتی کردوتی کوڕم بێتاقەت مەبە ئیتر ئەویش بێتاقەت نەبوو یعنی ئەمە بەجددی ئەمە ناکرێ ئێمە ئاوە مامەڵێ لەگەڵ ئەم بابەتەیە بکەین تۆ ئەتەوێ لەحزەیەک سوکنایی و ئارامی بدەی بە من یا ئەتەوێ ئەم هەموو کێشەیە بە دەورمانایە سەرسەر چارەسەری بکەین ئوستاز بە چ مقولەیەکی سیاسی کێشەی سیاسی ئەم وڵاتی من بۆ نمونە چارەسەرە بێ خۆ زۆربەی زۆری سیاسیەکان وتەی زۆر کاریگەر و بەهێزیشیان هەیە ئەگەر بیتە سەر وتە هیچ چارەسەرێک ناکە ئەگەر ئەزمموی کردەیی کەسێکی لەگەڵانە بێ کاتێک کە جەنابەت باز لە کێشەکانی ئەم ناوچەیەکەی لەوانە کێشەی سیاسی کێشەی ئیداری هەتاوەکو هەموو ئەمانە پرسیارەکەەوە نییە چۆن چارەسەریکەین چکە چارەسەرەکە ئێمە قسە لەسەرەوە ناکەین چۆن چارەسەرکی قسە لەسەر ئەوە ئەەکەین بیرکردنەوەی شاعیرانە لەم کێشانە هەڵەیە هەروایە بەڵام بیرکردنەوەی شاعیرانە نییە بیرکردنەوەی بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی کە ئێمە گەر لە دیدێکی شاعیرانەوە سێری وشەی معنەوێت و مۆدێرنە بکەین بەڵێ ئێمە معنەوێتمان نەماوە کەوتونەتە ناو وشکای و قەفەسی مۆدێرنەوە لە کاتێک ئێمە لە مۆدێرنا نین ئەسڵەن هەنگاوە سەرەتایەکانمان هەڵ نەگرتەوە بۆ مۆدێرنە هەنگاوە سەرەتایەکە مۆدێرنە بە معنای عەقڵانیەت معنەوی بوون بە مانای هەڵگری پرسیارە جەوهەریەکان گفتوگۆکەمان زۆر گەرم و خۆش بوو خۆزگە کاتەکە وەکۆڵێت پێژەی باەکە بمانتوانیایە زیاتر و زیاتر وەکۆڵێ ئەم بابەتە دەردەشەکەی من سواس دەکەم
سپاس بۆ هەر هەڵی ئامادەبوون. لۆژیکیە بمانەوێت لە بەرنمەیەکی ئەومۆن بابەتەنێ وەڵام بەتاکید دوایە سپاسەکەم دکتۆر گیان سپاس بۆ جەنابەت کەم گفتوگویاوە سەرڕێقی خۆشحاڵ بوو. سپاس بۆ بینەرانی خۆشەویست و ئەزیز کە تا مەختە بینەری بەرنمەکەمان بوون و سپاس بۆ تەواوی هاوکارانم تا بێگەیشتنەوەی شیتر هەموو لایە بەخواست بێرم خواتان لەگەڵ ماڵتانەوە.